لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. حەوت بانکێشکردنی ڕۆح بریتیە لە پرۆسەی هەوڵدان بۆ بەستنی پەیوەندی لەگەڵ هێزە نەزانرا و نەبینراوەکانی ئەو دیوی ماددە. لەم ڕۆژگارەدا بانکێشکردنی ڕۆح بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. تەنانەت خەڵکی ئاسایی کوچە و شەقامەکانیش سەرقاڵی بابەتی ڕۆحن و یاریکردن بە فنجان لەسەر مێز بۆ بە یەکێک لە گاڵتەجاڕیەکانی گەنجان. لە سایەی ئەم شتانەدا مادیگەری ڕووی لە ڕوخان کردووە و ماددە پەرستەکانیش ناچار بوون دام بەبوونی هەندێک یاسای دیکەی نافیزیکیدا بنێن کە یاسا فیزیکیەکان بەڕێوە دەبن. هەنووکە لە ناوەندە ڕۆشنبیری و بەتایبەت لە چینی دەوڵەمەند و خانەدانەکاندا بەهۆی برسێتی ڕۆح و تینوێتی بەرامبەر بە مەعنا کە لە بێبەشبوون لە عیبادەتەوە سەرچاوە دەگرێت، لە بری کۆبوونەوەکانی یاری کاخەز و کات بەسەربردن کۆڕی بانکێشکردنی ڕۆحەکان ساز دەکرێت. ئەو پێشکەوتنانەی کە لەم ڕۆوە لەم ڕۆژگارەدا لە ئەوروپا و ئەمریکا و تەنانەت رووسیا تۆمارکراون گزارش لە حەقیقەتێک دەکەن داخۆ ئەم خەڵکە چیان دەوێت و بە چیەوە سەرقاڵن. بە ماددەوە بێگومان نەخێر هەوڵ دەدەن پەیوەندی لەگەڵ هێزە نەبینرا و نەزانداوەکانی ئەو دیوی جیهانی ماددە و بوونەوەرە ڕۆحیەکان گرێ بدەن. ئومێدەوارن بەهۆیەوە لێکدانەوە بۆ زۆرێک لەو ڕووداوانە بدۆزنەوە کە هەتا ئەمڕۆ دەسەوەسان بوون لە تەفسیرکردنیاندا. لە پاڵ ڕابواردن و بەسەربردنی کاتێکی پڕ لە جۆش و خرۆشدا باوەڕیان هێناوە بەوەی ئەو کێشە و گرفتانەی کە سەر بە ئەو دیوی سروشتن و ماددە و فیزیک کۆڵەوارن لە ئاستیاندا چارەسەرەکەیان دیسان لە ئەو دیوی سروشدایە. هەر بۆیە وازیان لەکە لە ڕەقی و ئینکاری هێناوە و بە تایبەت بانکێشکردنی ڕۆحیان لە ماڵەکانەوە بەرەو تاقیگە و زانکۆکان گواستۆتەوە. لە پاڵ هەوڵەکانی تەلەپاتی لە رووسیا لە ئینگلتەراش دەستەیەک پزیشک با مەبەستی دۆزینەوەی چارەسەرێک بۆ برینی گەدا وازیان لە دەرمانەکان هێناوە و دەستیان داوەتە چارەسەرکردن بە خەو، هیپنۆتیراپی و دەیانەوێت لە ڕێگەی تەڵقینەوە میکانیزمی ڕۆحی بەگەڕ بخەن. ئەمانە تەنها چەند نمونەیەکن لەو گۆڕان و پێشاتانەی کە لەم بوارەدا لەسەر ئاستی جیهان ڕوودەدەن. ئیماندارێک بۆمان دەجێڕێتەوە لە ئەنقەرە لەگەڵ پارێزەرێکی هاوڕێمدا ڕۆحی مەولانامان بان کرد. هەردووکمان شەخسێکمان بینی بەخۆی و جلوبەرگ و کڵاوە سەوزەکەیەوە، بەڵام دەموچاوی خۆی لێ دەشاردینەوە. پێدەچوو شەیتان بێت و نەیدەویست ڕوخساری خۆیمان نیشان بدات. دەروون ناسێکیش ڕووداوێکی لەم جۆرە دەجێڕێتەوە کە شایەت حاڵی بووە. لە سامسۆن داوەتیان کردم بۆ کۆڕی بانکێشکردنی ڕۆح و شەیتان و جنۆکە. کچێکی بچووک کارەکەی دەکرد. فنجان و پیتەکان لەسەر مێزێک ڕیزکران. پاش پێداگیریەکی زۆر یەکێک هات و بە جوڵەی فنجانەکان ناوی خۆی نووسی بەلما. دەستی کچە بچووکەکە لەگەڵ فنجانەکەدا دەجوڵا. لە شتەکەمان پرسی موسڵمانیت؟ وتی نەخێر. وتمان خەڵکی کوێیت؟ وتی خەڵکی مێرسینم. وتمان موسڵمانتان لەناو دانیە؟ با ئەو بێت. ڕۆیشت و پاشکەمێک ناوێکی دی لەسەر مێزەکە نووسرا ئایشە. کاتێ پرسیاری تەمەنیمان لێ کرد وەڵامی داینەوە کە 7 بۆ 8 ساڵە. کە لێمان پرسی چ کتێبێک دەخوێنیتەوە وەڵامی داینەوە ڕابەری خوشکان. پاشان یەکێک لە ئامادەبووان ڕۆحی باپیری خۆی بان کرد، بەڵام نەهات. کاتێک پێداگیریەکی زۆری کرد وتی ئەوە هاتم. کە پرسیاری ناویمان لێ کرد نەیوت، بەڵام بە شێوازی تایبەتی خۆی جەختمان لێ کردەوە. لە کۆتاییدا وەڵامی داینەوە شەیتان. هەمومان وشک بووین. ڕاستیەکەی لە بەرامبەر دوژمنی دێرینی مرۆڤایەتیەوە سەرمان سوڕما و کەمێکیش ترساین. هات بە خەیاڵمدا و پێم وت خۆ تۆمان بانگ نەکردووە، بۆچی هاتیت؟ بە فنجانەکان نووسی ئەوە هاتم. وتم باوەڕت بەخوا هەیە؟ وتی نەخێر. وتم باوەڕت بە پێغەمبەر هەیە؟ وتی باوەڕم پێی نییە. پاشان وتم ئەگەر مەسەلەی شەشەمی پەیامی میوەت بۆ بخوێنمەوە گوێ دەگریت؟ نووسی بەڵێ. منیش دەستم کرد بە خوێندنەوە. کاتێک دەموت
هەروەک کارگەیەک بە فڵان شێوە کار دەکات و فڵانە جۆر گڵۆپی هەیە هەتا دوایی، کەواتە ئەمە پەنجە بۆ بوونی ئەندازیارەکەی ڕادەکێشێت. دەیوت بەڵێ، بەڵام کاتێک دەموت کەواتە جیا و ڕووەک و میوەهاتەکانی ئەم دەرمانخانەی دنیاش باڵگەن لەسەر خوایەکی بەدیهێنەر. دەیوت نەخێر. بەم بەڵێ و نەخێرانە ماوەیەک سەرقاڵی کردین. لە کۆتاییدا وتم جەوشەنت بۆ بخوێنمەوە؟ وتی بەڵێ. کاتێک دەستم بە خوێندنەوە کرد، فنجانەکە لە ژێر دەستی کچەکەدا کەوتە جوڵە، کە دەستم بۆ برد لە ژێر دەستم دەرچوو. پاشکەمێک نووسی وازدە و دەنگە دەنگە بێنە. من بەردەوام بووم، بەرگەی نەگرت و بۆی دەرچوو. بەڵێ، ڕووداوگەلێکی زۆر و زەبەندەی وا هەن کە زۆربەمان یان شاید حاڵیان بووین، یان لە خەڵکمان بیستون، یاخود لە ڕاگەیاندنەکانەوە بەرگوێمان کەوتون. تەنها یەکدانە لەم نمونانە سەر و زیادی ئەوەیە کە بەهۆیەوە ئیفلاسی ماددەگەری و دەسەڵاتدارەتی ڕۆح بەسەر ماددەدا ڕابگەێنین، چونکە بەش بەڵگەیە لەسەر گشت. هەموو ئیماندارێک دەتوانێت بە ئەندازەی هێز و توانای ڕۆحی خۆی بە ئیزنی خوا زانیاری لەسەر ئەو بابەتانە پەیدا بکات کە تا ئێرە لەسەریان وەستاین، وەکو گەشەکردنی ڕۆح و کشانی بەرەو داهاتوو، کەشف و کەرامەت، هەستی پێشڕوودان، تەلەپاتی، خوێندنەوەی ناخی مرۆڤ، مێدیوم و یۆگا، ڕووداوەکانی بانکێشکردنی ڕۆح و جنۆکە. هەندێک لەمانە بە سێ مانکەوەڵدان بەدەست دێت، بەڵام هونەر لە بەدەستێنانی ئەمانە و فڕین بە ئاسمان و پەیوەندی گرتن لەگەڵ جنۆکەکاندا نییە. بەلای منەوە ئامانج بریتیە لە ناسین و خۆشویستنی خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. قورئان و جوانیەکانی ناوی بۆ ئێمە سەر و زیادە. پێویستە یەکەمین ئامانج و مەبەستی ئێمە بریتی بێت لە خزمەتکردنی دین و ئیمان و پێگەیاندنی نەوەی باش و ئامادەکردنی ڕۆحمان بۆ ئەو ئەبەدیەتەی کە چاوەڕێمانە. بابەتەکانی تر شتانێکی وانین کە مرۆڤ زۆر لەسەریان بوەستێت و خۆیان پێوە سەرقاڵ بکات.